دکتر حیدەر زۆر بەخێر بێن بۆ دەنگی ئەمریکا. دکتر حیدەر بەپێیەوە دەزانم جەنابەت لە زانکۆی ئیندیانا بلومینگتۆن لە دیپارتمانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەها ئەوراسی ناوەڕاست ئیش دەکەن و هەندێک لە چالاکیانتان سەبارەت بەو پەیوەندیانەیە کە لە نێوانی کورد و ئەمریکادا بووە و با بڵێن ئەو پەیوەندیانێکی ئێستا هەیە. حەزەکەم بەوارەوە قسە بکەین و سەرەتا پێیان فەرموون کە مێژووی پەیوەندیەکانی ئەمریکا بۆ کەی دەگەڕێتەوە؟ مێژووی پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و نەتەوەی کورد دەگەڕێتەوە بۆ پاش شەڕی جیهانی یەکەم، واتە پاش ئەو کاتێک کە ئیمپراتۆری عوسمانی لە بین چوو. لەو کاتەدا پریزیدنت وڵسۆن بڕیاری ئەوەی دابوو کە تەواوی ئەو نەتەوە کەمینانەی کە لە پاش ئیمپراتۆری عوسمانی پەیدا دەبن دەبێ وڵاتێکیان هەبێ، لە ناو ئەو وانەکانەدا کوردیش یەکێک لەم وڵاتانە بووە. پاش ئەوە بەڵام بەگشتی پەیوەندی نێوان کوردەکان و ئەمریکیەکان دەگەڕێتەوە پاش ئەم سەرەتایە پەیوەندێکە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1970 ئەو کاتێک کە پەیوەندی نێوان ئێران و دەوڵەتی عێراق لەم کاتەدا کەمێک شەڕ و ناخۆشیان تەدا هەبوو. جا بۆیە دەوڵەتی ئەمریکا لە تەریقی ئێرانەوە یارمەتێکی باشی داوە بە کوردەکان بۆی کە دژی ڕژیمی باس لەو کاتەدا شۆڕش بکەن. بەڵام هەر ئەو کاتێک کە ئێران و دەوڵەتی عێراق پێک هاتن لەسەر سنوورەکان و کێشەکانیان لە بین چوو، دەوڵەتی ئەمریکا کوردەکانی تقریبەن فەرامۆش کرد و نامەیەکی زۆر بەڵگەیەکی زۆر هەیە لەم کاتەدا کە مەلا مستەفا بارزانی بۆ هێنری کیسنجر نامەیەکی نووسیوە کە نامەیەکی یەکجار بەناوبانگە. پاشەوە دەگەڕێتەوە پەیوەندەکان دەگەڕێتەوە ساڵی 1990 پێش شەڕی یەکەمی کەنداو. ئەو کاتە بەخۆت دەزانی کە وەک جەنابتان دەزانە 1992 هەم بارزانەکان و تاڵبانەکان بانکراونە ئێرە و لێرە پێک هاتوون و پاشانیش پەیوەندەکان بەگشتی دەگەڕێتەوە پاش پشتی 2003 ئەو کاتێک کە ڕژیمی باس واتە ئەمریکا شەڕی عێراقی دەست پێ کردەوە. ئەمە کە ئاماژتان پێدا بە شێوازی جگە لەو مەسەلەی کە لە سەبادە پرزیدنت ویلسۆن بوو و ئەو بڕیاری ئەو بۆ ملەتە ئەو نەتەوانەیە کە دەسەڵاتیان نییە دەگەڕێتەوە بۆ کورد لە هەرێمی کوردستاندا بە نسبەتی کوردەکانی ترکی بە نسبەتی کورد لە تورکیا لە سووریا و لە ئێران چی هیچ زانیاریێکمان هەیە سەبارەت بە دەستپێکی پەیوەندیەکانی ئەوان یا ئەسڵەن پەیوەندیەک دروست بوو تا ئێستا؟ بەگشتی چونکە هەروەک جەنابتان دەزان ئەوڵەن هەم لە نظر جوغرافیەوە ئەمریکا یەکجار زۆر دوورە لە کوردەکان و هەمیژەوەی کە ئەمریکا بەتایبەت پاش شەڕی جیهانی دووەم یەکدانە ڕۆڵی نێودەوڵەتی و گلۆباڵ واتە گلۆباڵی وەدەستهێنا. لەم کاتەشدا پاش شەڕی جیهانی دووەم تا شۆڕشی ئێران ئەمریکا پەیوەندێکی یەکجار باشی لەگەڵ دەوڵەتی ئێران هەبووە و هەر لەبەر ئەم هۆیە پەیوەندێکی ئەو تۆی لەگەڵ کوردەکان بەرقەرار نەکردو و نەبووە. هەروە ترشکە ئێوە دەزانن دەوڵەتی تورکیش هەرواتر پەیوەندێکی یەکجار باش و نزیکی لەگەڵ دەوڵەتی ئەمریکا هەبووە، هەم لە تەریق ناتۆ هەمیش لە تەریقەوەی کە دەوڵەتێکی زۆر بەهێز و سێکۆلاروانە بووە. جا بۆیە ئەو کوردەکانی تورکیە واتە کوردەکانی باکوور و کوردی ڕۆژهەڵات و کوردی ڕۆژئاوا تقریبەن لەو خەریتەی پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و دەوڵەتی کورد تقریبەن تا ڕادەیەکی زۆر وەدەرنراون تاوەی کە شەڕی داعش و ئەوانە دەستی پێکردووە کە کوردەکانی ڕۆژئاوا ڕۆڵێکی یەکجار باشیان هەبوو و پەیوەندێکی باش تقریبەن دەستی پێکردو بینی دەوڵەتی ئەمریکا و نەتەوەی کورد لە ڕۆژئاوا. زۆر چاکە. ئەگە بچینە سەر ئێستا یعنی ئەو پەیوەندیانەی کە لە بینی کورد و ئەمریکادا چ دوای تێکشکانی سەدام لە 2003دا بە تایبەت بینی ئەمریکا و دەسەڵاتی هەرێمی کوردستان و کورد لە با بڵێن کوردستانی عێراقدا پێکهاتووە و دوای ئەوەی کە دوای شەڕی داعش لە 2013 بەدواوە لە بنێوانی کورد لە ڕۆژئاوا و ئەمریکا پێکهاتووە، ئەگەر ئاماژەیە بەوە بدەن دەتوانن ئەو پەیوەندیانی کە ئێستایی و پەیوەندیەکی بەهێزی جوولایەنە ناوی بن یا تەنیا شێوازێک لە بەکارهێنانی توانایەکانی کورد بۆ دەستەبەرکردنی ئامانجەکانی ئەمریکا؟ بەگشتی لە بواری سیاسەوە بە بڕوای من کوردەکان هەم لە سێ پارچەی کوردستانیانی واتە لە کوردستانی ڕۆژهەڵات و کوردستانی باشوور و کوردستانی ڕۆژئاوا تا ڕادەیەکی باش تقریبەن لە بواری سیاسەوە تەنیا لە بواری سیاسەوە توانیوانە پەیوەندی لەگەڵ دەوڵەتی ئەمریکا بەرقەرار بکەن و کوردەکانی باکووریش بۆ خۆت دەزانی کە هەم بەهۆیە کە دەوڵەتی تورکیا ئەندامێکی ناتۆیە
و هەمەوەی کە پێکێکێ بەرحاڵ لە لیستێکی تەرۆردا دانراوە پەیوەندێکی ئەو تۆییان یا هەر لە بواری زاهرە و لەگەڵ دەوڵەتی ئامریکانیە تا ئەو جێگای کە من بزانم. بەڵام کێشەیەک بە بڕوای من کێشەیە کە زۆر پێویستە کاری لەسەر بکردێ ئەوەیە تەواوی گروپەکان و تەواوی لایەنەکانی کوردی کە لەگەڵ دەوڵەتی ئەمریکا پەیوەندیان بەرقەرار کردووە تەنیا لەسەر بواری سیاسی و جارجار لەسەر بواری ئاسایشی و ئەمنیەتی و هەروەها شاید نەفت و ئەم جۆرەشتانە ئابووری کەمێک زیاتر کاریان کردووە. وەک جەنابتان دەزانن لە دەوڵەتی ئەمریکا ئەو هێزوشتان تقریبن لە ناو خەڵکدا یەکجار زۆرە لە ناو خەڵک ڕادێت بۆ سەرتر جا بۆیە کوردەکان بەداخەوە هەم لە پشتی تێکڕووخانی ڕژیمی سەدام و هەمیش لە پشتی شەڕی داعش نەیانتوانێت ئەو جۆرەی کە پێویستە کەمپێنێک لێرە دروست بکەن کە بیر و ڕای خەڵکی گشتی و هەروەها لایەنەکانی ئاکادمیک و زانکۆکان و قوتابخانەکان و ڕۆژنامە نووسەکان و ئەم جورەشتانە بۆ لای خۆیان ڕاکێشن و ئەو کێشانێک کە هەیەە بە جوورێکی ئەو تۆی لە ناو ئەمیدیاکانی ئەمریکا و لە ناو خەڵکی ئەمریکادا باسی لێ بکەن. لەگەڵەوەی کە پێویست ئاماژە بە دەم کە هەدەپە لێرە نوێنەری هەیە لە ئەمریکا بە فەرمی وەک با بڵێن حزبێکی یاسایی کە لە پارلمانی تورکیا ئەندامی هەیە گەرەکمە بچمە سەر ئەوە کە فەرموون نایانتوانیوە سەرەتا ئەو نەتوانینە بەڕای ئێوە دەگەڕێتەوە بۆ نەبوونی دەوڵەتنەتەوەیەکی کوردی کە بە فەرمی وەک دەوڵەتێکی کوردی ئەمریکا لەگەڵی مەعاملە بکە ئەوانش بتوانن بە فەرمی لێرە لابی بۆ خۆیان بکەن لە ڕێگای هەم ئەو با بڵێن ئۆرگانیزیشنەکانی لابیەکەن هەم لە ڕێگەی نوێنانی کۆنگرس و سەناوە یاننا دەگەڕێتەوە بۆ ڕێژەی ئەو کوردانی کە لێرە لە زانکۆکان لە با بڵێن کۆمپانیەکان لە دەسەڵات داتوانیۆنە بەشدا بن چەم دەزانین ئێرانیمان هەیە کە تورکمان هەیە عەرەبمان هەیە کە لە وڵاتێکی خۆی یا ئەندامی پارلمانی خۆجیایی یا شارەدارە دەسەڵاتێکی هەیە کورد چەنێ نەتوانینەکەی لەم بوارەدا بۆتە بربەستێک بۆ لابیکردنی یا توانایەکەی بووەتە دەستکەوتێک لەم بوارەدا. بە بڕوای من ئەم دوو بابەتێک کە جەنابتان ئاماژەتان پێکرد هەردووکیان دروستن یەک نەبوونی دەوڵەتی کورد تا ڕادێکی یەکجار زۆر هۆی هەبووە چونکە بە هەر حاڵەوە شتێکی نێودەوڵەتیەوە دەوڵەتەکان بە هەر جوورێک بن پەیوەندیان لەگەڵ دەوڵەتانی تر هەبووە و کوردەکان چونکی دەوڵەتێکی ئەو تۆییان نەبوو یا دەوڵەتێکی سەر بەخۆیان نەبوو نانتوانێت و لەم بارەوە استفادێکی ئەو تۆیی بکەن وەلایەنێکی تریش ئەو بابەتی دومیش کە جەنابتان ئاماژەتان پێکرد ئەوەی کە هەم کوردەکان و هەم عەرەبەکان و هەم فارسەکان و هەم تورکەکان لە دەوڵەتی ئەمریکادا ئەو لابیانەوانە زۆر بەهێزتر بووە و بە بڕوای من ئێستاش زۆر بەهێزترە و بەڵام کێشەیەک بە بڕوای من کێشەی سێومیش هەیە ئەوەی کە ئەو کەسانێکە لە دەوڵەتی لە ناو دەوڵەتی ئەمریکادا لابیان کردووە کوردەکان نەیانتوانیوە و یا وشیار نەبوونە کە بەڵێ تەنیا دەوڵەتی ئەمریکا نییە دەبێت کە کاری لەسەر بکەن بەڵکو دەبێت لە کۆمەڵی ئەمریکیشدا کار بکەن من زۆر جار گوێ دەدەمە ئەخبارەکان و هەواڵەکان و ڕۆژنامەکان و ئەم زۆرشتانە ئێستاکە کوردەکان یەکجار زۆر لەسەر میدیای ئەمریکینە هیچ وەخت من کەسێکم نەدیوە کە کەمێک لە بواری سیاسیوە بچێتە ئەولات و باسی فەرهەنگ و کولتور و ئەدەب و ئەم جورشتانی کوردی بکە جا بۆیە لە ناو میدیاکانی غەربیدا کوردەکان وەک زیاتر دوودانە وێنەی زۆر باشیان لێ وە دیارکەوتەوە وەکو پێشمەرگە بە هەر حاڵ هەموو کەس سەبارەت بەمان دەزانێ و یا شەڕۆوانان و یا پێشمەرگانی ئافرەتی کوردی کە یەکجار بابەتێکی زۆر زۆر بەرچاوە لە ناو میدیاکانی ئەمریکی و ڕۆژ ئاواییدا جا ئەگەر ئێمە بگەڕێنەوە سەرەتای هەر سەرەتای ناسیۆناڵزمی کوردی ئەگەر چاو لە پێشەکی ئەحمەدی خانی لەسەر مەموزین بکەین و یاواتە چاو لە پێشەکی مامۆستا هەژار لەسەر چەندانە بەرهەمی تر بکەین ئەم بەڕێزانە ئاگان لەمە بووە کە تەنیا مێژوو تەنیا جوغرافیا تەنیا بەرحەقبوون بۆ دانان و دامەزراندنی یەک نەتەوە بەس نییە پێویستە زمان و ئەدەب و کولتور ئەم جورشتانش کاری لەسەر بکردێ و هەر ئەمەش ئەم پرۆژەیە بۆ کە ئەحمەدی خانی مەموزینی داناوە گەر پێشەکێکە بخێنەوە بە شێوەیەکی یەکجار جوان باس لەمە دەکا کە بەڵێ ئەو مەموزینەی نووسیوە بۆی کە نەتەوەکانی تر ئەگەر داوا لە کوردەکان بکەن بڵندەی ئێوە مێژوتان هەیە ئێوە
تاریختان هەیە جغرافیاتان هەیە هەموو شتێکتان هەیە ئەیکوا ئەدەب و زمان و کولتورە و جوورە شتانەتان جا بەداخەوە لەم بوارەوە هیچ کارێکی ئەو تۆی نەکراوە و چەند جارێک کارهایەکی چکۆلە کراوە بۆ چەند ساڵ 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵ بەڵام بەهرە حاڵ ئەمە کێشەیەک بووە لە ساڵەکانی 90 ڕادستی پێ کردووە و ئێستاش هەر بەردەوامە ئێستا من لە تەواوی ئامریکادا یەک دانە پۆزیشنمان بۆ زمان و ئەدەبی کوردی نییە پۆزیشنێکی تەواوەخت لە هەمان کاتا من چەند ماوەیەک لەمە پێش لەو کۆنفرانسیدا کە بەشداریم دەکرد ئامارێک کە هەمە زیاتر لە 1970 پرۆگرامی زمانی عەرەبی تەنیا لە قوتابخانەکاندا واتە لە دەبیرستان و بنەڕەتیوانەدا دەخوێندرێت زیاتر لە 168 پرۆگرامی تورکیمان هەیە زیاتر لە 154 پرۆگرامی فارسیمان هەیە لە هەمان کاتیشدا زیاتر لە 234 دانە پرۆگرامی عەرەبی و فارسی و تورکی لە ناو زانکۆیەکاندا هەیە مەتەنانەت یەک دانە پرۆگراممان سەبارەت بە زمان و ئەدەبی کوردی نییە نەبوونی پرۆگرامی بۆ زمانی کوردی بۆ ئەدەبی کوردی لە زانکۆکان لە قوتابخانەکان دەگەڕێتەوە بۆ ئەوە هیچ کوردی ئامادە نەبووە لەم بوارەدا با بڵێن ژیان و پارە و ئەنەرژی خۆی بەکاربێنێت یانە هەوڵ دراوە بەڵام بە شێوازێک لۆبی فارسی و ئێرانی و عەرەبی ڕێگای لێگرتووە و پرسیارێکی گرنگە بەهۆی ئەوەی مەدەزانین ئێرانیەکان دەکوترێت لێرە زۆر سەرکەوتون لە بواری پزیشکیدا لە بواری با بڵێن لە کۆمەڵگادا لە بازرگانیدا لە تەکنۆلۆژیدا لێرە وەلەو ڕێگەوە خۆشیان پارە سەرف دەکەن بۆ ئەو بەرنامانە کە ئاماشتان پێدا کورد لەم بۆرە چەندێک چالاک بووە بە بڕوای من هەردوو لایەنەکان تەسیرێکی یەکجار زۆریان هەیە کاریگەرێکی زۆر گرنگیان هەیە یەک ئەمەی کە وەک باسم کرد کوردەکان لەم بوارەوە هیچ کارێکیان نەکردووە زیاتر تەواوی هێز و ئێنەرژی و وەختی خۆیان لەسەر بواری سیاسەکە داناوە لە بوارێکی تریشەوە تورکەکان و عەرەبەکان و ئێرانیەکان بەرگریان لەم کارە کردووە بۆ وێنەیەکێک لە نمونانەی کە زۆر بەرچاوە ساڵی 1970 یەکێک لەو مامۆستانەی کوردی کە لێرەیە ئەو فەرهەنگێکی زۆر باشیشی نووسیوە باس دەکا کە چۆن لە زانکۆی یوسێڵی واتە لە زانکۆی لۆسانجلس کالیفۆرنیا سەرۆکی بەشی ئەو کاتەی دپارتمانی ڕۆژهەڵاتی ناوڕاست پارەشتی پێدا کردووە هەموو کارەکانی ئیداری ئەنجام دەدا و پاشان دەیهەوێت پۆزیشنێک بۆ کوردی بکاتەوە بۆ زمان و کولتوری کوردی پاشان کە لە ناو فەکوڵتەیەکان و تینێرپڕەکەکانی ئەم دپارتمانە یاواتە و مامۆستانەی تەواوەختی ئەم دپارتمانە ڕەئی دەگرن بۆی کە بەشێکی کوردی دابنێن مامۆستانی تورک و فارس و عەرەب نەدەڵن بەم وانەکە جا بە بڕوای من بەڵێ ئەمە یەکجار کاریگەری هەبووە تا ئەمڕۆژ هەراوە لابی عەرەبی و لابی فارسی و لابی تورکی بەرگری لەم کارە دەکەن و بەداخەوەش کوردەکانیش زۆر لەم بوارەوە ینی ئاگان لەم بوارە نەبووە ئەم بوارە لەبیر چووە ینی ئەگەر یەوە هەیە کورد لە بواری سیاسیدا ئەگەر چالاکۆ دەستکەوتوی بەڵام وا دیار نییە لە بواری سیاسیشدا لۆبی کورد زۆر با بڵێن دەستکەوتی لێرە بوو بێت ینی ئەو گومانە دروست دەکا و پرسیارە دێنێتە ئاراوەکە لەو بوارەشدا سەرکەوتو نەبوون ئەوەی کە لە با بڵێن مانگان و ساڵی ڕابردوو دیمان ئەوەی کە لە کەرکووک ڕوویدا بێدەنگی ئەمریکا ئەوەی کە لە عەفرین ڕوویدا پشکنی ئەمریکا لە کورد لە ڕۆژئاوا مانای ئەوەیە کە وەک شتێک لۆبی سیاسی زۆر سەرکەوتو نەبووە لێرە بە بڕوای من تاڕادەیەک بوون بەڵام وەک جەنابیشتان باستان کرد بەڵێ دروستە ئەمەش دەگەڕێتەوە ئەوەی کە بەڕای من دەوڵەتانی ڕۆژئاوایی و بەتایبەت ئەمریکا لەم کاتەدا ئیجازە بە دامەزرانی دەوڵەتانی تازە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست نادەن ئەو ئەدمنیستریشنە واتە دەوڵەتی تازای ئامریکاش سیاسەتێکی ئەو تۆ ڕوونی سەبارەت بە ڕۆژهەڵاتی ناوڕاست نییە بوێنە لەلایەکەوە دژی ئێرانە و دژی میلیشیاکانیشی قسان دەکا بەڵام لە هەمان کاتدا کوردەکان کە دەیانتوانی یەکجار زۆر گرنگ بنیانی ڕۆڵێکی زۆر باشن لەم بوارەوە هەبێ وەک جەنابتان ئاماژەتان پێکرد لە کەرکووک وێڵی کردن واتە لە قەزای ئەفرینیش بە بڕوای من هەردەگەڕێتەوە سەرەوە و تەنیا ئەفرین نەبوو پێشتر لە زمانی ئۆباماشدا ئەگەر لە بیرتان بێت جۆی بایدن هەمان کاری کرد لەگەڵ کوردەکانی ڕۆژئاوا بڕوای من پەیوەندی دەوڵەتی ئەمریکا لەگەڵ لایەنە سیاسیەکانی کورد زیاتر پەیوەندەکانێکی کاتیە واتە ئەگەر چاو لە مێژوش بکەین هەروە بووە کاتێک لە ساڵی 1970 دەوڵەتی ئەمریکا کاری بە بزوتنەوەی مەلا مستەفا بارزانی تەواو بوو پشتی تێکردن لە ساڵی پشتی 2003 هەروە بوو کاتێک ڕژیمی باس و ڕژیمی سەدام تێکڕووخا بە هەر حاڵ دەوڵەتی ئەمریکا
ئەم تۆیە بڵێ جوورێکی بە شێوەیەکی بەرچاو لەگەڵ کوردەکان پەیوەندێکی ئەو تۆی نەماوە هەروەها لە شەڕی داعشیشدا تا ئەو کاتێک کە داعش لە عێراق و لە سووریەدا هەبوو پەیوەندەکانی نێوان دەوڵەتی ئەمریکا لەگەڵ لایەنە سیاسیەکان قایمتر بوو و ئێستا کە کەم داعش لە بین چووە وەک جەنابتان ئاماژەتان پێکرد بەڵێ کوردەکان وەلا دەندرێن ئەمەش دەگەڕێتەوەی کە بەڵێ ئەگەر دەوڵەتی ئەمریکا اختیاری هەبێ بینی ئەوەی کە بینی دەوڵەتی تورکیە و ئێران و عێراق لایەنێک هەڵبژێرەیە کوردەکان بەدڵنیاییەوە دەوڵەتی ئەمریکا بەرژەوەندی زیاتری تێدا بۆەوەی کە لەگەڵ ئەم دەوڵەتانە پەیوەندی هەبێت تاوێکە لەگەڵ کورد بەڵام لە بواری سیاسی و مەشتێکی زۆر دروست نییە لە بواری سیاسی و سیاست شتێکە کە بۆ ماوەیەکی درێژ دەبێت تۆ فکری لەسەر بکەی و کوردەکان بە بڕوای من زۆر حساساتی لە زۆر کاتدا کاریان کردووە بە بڕوای من لە قەزەی کەرکووک هەر لە پێششدا کە باسمان کردە بێ خوێنراوەکی یەکجار باشتری لێبێ ئێستاش کە ئێستاە ئێمە نازانین مەسەلەن فەرزکە یەکدانە لێکۆڵینەوەی باش لەسەر کەرکووک نەکراوە کە بۆچی وای لێ هاتووە یا یەک لە کۆڵینەوەی باش لەسەر ئەفرین نەکراوە کە بۆچی ئەم قەزایە ڕوویدا بە هەر حاڵ بینی ئەو دوانە کەمێک جیاوازێکی ئەو تۆیش هەیە بەنسبەتی ئەوەی کە دەفەرمونون ئەگەڕێتەوە بۆەوەی کە ئەمریکا بەژنی خۆڵ دەبژێت ئەمە لایانی ئەمریکا لایانی کوردەوە هەندێک لە چاودران خنەدەوە دەگرن دەڵێن یەک دەنگنەبوونی کورد ئەوەی کە ناتوانن لانی کەم لە بواری استراتیژیەوە بەنسبەتی بەرژەوەندەکانی خۆیان جۆرێک بەرەیەکی یەکگرتووە دەنگێکی یەکگرتویان هەبێ ئەگەر چی بە شێوەی کاتی با بڵێن کارگیرێکی زۆری لەسەر ئەوە بوو کە دەنگیان لە ئەمریکانە بیسترێت چەندەوە بەڕای ئەوە گرینگە بڕوای من ئەمە زۆر دروستە وە زۆریش ڕاستە وەگەرش لە هۆیەکەی بکۆڵێەوە بە بڕوای من یەکێک لە هۆیە هەرە گرنگەکانی هۆی جوغرافیە چونکی کوردەکان هەروەک بۆ خۆتان دەزان لە ناو بازنەیەکی عەرەبی و فارسی و تورکیدا داگیر کراون یاواتە محاسرە کراون و لە مێژوشدا هەروە بووە ئەم دەوڵەتانە بێ ئەوەی کە پەیوەندێکی باش لەگەڵ یەکێک لەم دەوڵەتانە کوردەکان ئەگەر پەیوەندێکی ئەو تۆی لەگەڵ یەکێک لەو دەوڵەتانە بەرقەرار نەکەن ناتوانن درێژە بە ژیانیان بدەن چونکە هیچ ڕێگایەکیان نییە بۆ دنیای ئازاد و بە بڕوای منیش دروستە هەرچەند تورکیە یەکجار دژی کوردەکانە بەڵام بە بڕوای من شاید تورکیە بتوانێت ئەو ڕۆڵی دەرگای هەبێ بۆ کوردەکان بەڵام لە هەمان کاتدا تەنانەت هەر ناو خودی وڵاتەکان داواتە ئەو نیگەرانی هەیە ئەو پرسیارە هەیە کە ئایا کوردی لە هەرێمی کوردستاندا توانیویەتی دەنگێکی با بڵێن واحد بە ئەمریکا بگەێنێت و بەو شێوازە ئەمریکا لەگەڵی معاملە بکە یا ئەو ناکۆکیانە ئەو ئاڵۆزیانە کە لە نێو دەسەڵاتی کوردیدا لە هەرێمی کوردستان هەیە لە کوردستانی ئێران ئەوەی کە چەندین حزبمان هەیە و تایسەم حزبانە نایانتوانیوە بەیەکەوە بێنە ئەمریکا بۆ دانیشتن من بەبەستم ئەو ناکۆکیە ناوخۆیانەیە بەڵێ بە درێژایی مێژوو ئەم ناکۆکەیە هەر هەبووە و ئێستاش هەر هەیە بەڵێ ئەمە یەکێک لە هۆیە هەرە گرینگەکانە بەڵام لە هەمان کاتیشتا وەک باسم کرد و جەنابیشتان ئاماژەتان پێکرد هۆیەکی تر ئەوەیە کە بەڵێ وڵاتانی ڕۆژ ئاوا واتەوە دەوڵەتی ئەمریکا لەم کاتەی مێژوودا ئیجازە بەوە نادەن کە دەوڵەتێکی تازە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست دروست بێ هەرچەند دەوڵەتانی وەکو سووریا و دەوڵەتانی وەکو عێراق و لوبنان ئەمانە دەوڵەتانێکی فاشیل و فاشیلن و چەندین دەهەیە کاریان لەسەر دەکرێت بەڵام بە هەر حاڵ سیاسەتی ئەمریکا هەر لەسەر ئەوە دانراوە کە پەیوەندی نێوان واشنگتۆن و بەغدای واتە واشنگتۆن و ئانکارە و حتا لەلایەنێکی ترەوە بینی ئەمریکا و ئێران لە پێش پەیوەندی بینی ئەمریکا و کوردەکاندا دادەنێن ئەوەی کە ئێستا چی ئەکرێ ئەوەش پرسیارێکە ئێستا ئێوە وەک مامۆستایەک لە نزانکۆ ئیندیانا ئیش دەکەن و با بڵێن هەوڵ ئەدەن کە ئەو پێگە دروستکەن بۆ کولتور و زمانی کوردی ئەزانم لە کۆنفرانسیش بەشدار بوون لە واشنگتۆن لەم ڕۆژانەدا هەر سەبارەت بەوە بوو چەند پێتان وایە کە دەتوانن بۆ دڵتان خۆش بێ کە بە شێوازی ئەو مامۆستایانەی کە لە بوارگەلی جۆرا و جۆری زانستیدا ماسە کوردانەی کە لە بوارگەلی جۆرا جۆری زانستیدا لە زانکۆکانی ئەمریکا کارتەکان بتوانن با بڵێن ڕێکخراوەیەکیان هەبێ بۆ گۆڕینی ئەم ڕەوشە بۆ ناساندنی ڕواڵەتێکی تر لە کورد بە ئەمریکا بە بڕوای من یەکجار کاری زۆر دەکردرێ لەم زەمینەدا بەشێک کە ئێستا و کارانێک کە من ئەنجاممدا و کتێبێکم نووسیەوە سەبارەت بە فێرکردن و فێربوونی زمانی کوردی کەەوە یەکمین کتێبی کمیونیکێتیڤ ئەپرۆچی پێدەڵن لە ئەمریکا
و پێشتریش یەکێک لە مامۆستانە سەبارەت بە زاراوەی کرمانجی ئەم کارەی کردووە. ئێمە بە بڕوای من پێویستە لە مەرحەلەی یەکەمدا ئەوەی کە ئەو کەسانێک کە لە ناو ئامریکادا ژیان دەکەن کوردەکان ئەو پێویستە یەکدانە ڕێکخراوەیەک هەبێ بۆ ئەو کەسانە کە تەواوی ئەو تەلاش و کوشش و هەوڵ و تەقلانێکی دەیدەن ئەوانە بە شێوەیەکی جوان تەنزیم بکە بەرحاڵ بە شێوەیەکی جوان و پرۆگرامێکی باشیان پێ بدا. دەتوانین ئێمە زۆر لەم بوارانەوە دەتوانین لەسەر شێعر و ئەدەب و فەرهەنگی کوردی کار بکەین ئەوانە وەرجێڕینە سەر زمانی ئینگلیزی. هەروەک باسم کرد لێرە یەکجار زۆر دپارتمان و بەشی فارسی و تورکی و عەرەبیمان هەیە بەڵام لە هەمان کاتدا هیچ دپارتمان و بەشێکی کوردیمان نییە. لێرەدا دکتۆر حەیدەر پرسیارەکە ئەوەیە کە چەند بەوە هیوادارن کە شتێکی ئاوا بکرێت، یعنی ئێستا مامۆستایکی کوردی زۆرمان هەیە لە باکوور و باشوور ڕۆژهەڵات و ڕۆژئاوادا کە لە زانکۆکانی ئەمریکا لە بوارە جۆراوجۆرەکانی زانستدا ئیش دەکەن. چەند بۆ پێتان وایە کە وەک هەنگاوی ئەتوانێت سەرکەوتوو بێ کە ئەمانە ڕێکخراوەیەکیان هەبێت بۆ ڕێکخستنی دەنگەکانیان بووە هەم یارمەتیدان بە خوێندکاری کورد لە وڵاتە و هەم وەگوتم نیشاندانی ڕواڵەتێکی تر لە کورد لە ئەمریکا. بە بڕوای من ئەو ڕێکخراوە کە ئێستا منیش کاری لەسەر دەکەم واتە ناوی ڕێکخراوەی ئەمریکیە بۆ فێرکردن و فێربوونی زمانی کوردی. من ئێستا لەسەر و ڕێکخراوە کار دەکەم و تقریبا ساڵی ڕابردوودا مەزراندووە. ئەمە هەوڵ دەدا کە پەیوەندی نێوان مامۆستاکان و خوێندکارانی زمانی کوردی لە تەواوی ئیالەتەکانی وڵاتی یەکگرتووەکان قایمتر و باشتر بکات. ئێمە هەوڵ دەدەین کتێبایەکی باشتروانێک بکەین بنووسین، هەوڵ دەدەین چەندین کاری وەرجێڕان بکەین، هەوڵ دەدەین ژۆرناڵێک بۆ لێکۆڵینەوەی کوردیدا بمەزرێنین، هەوڵ دەدەین یەکدانە ئینسیکلۆپێدیامان هەبێ بۆ کوردی و هەوڵ دەدەین پرۆگرامێکیش کە بە ناوی پرۆگرامی فلاگشیپی پێدەڵن لە وڵاتە یەکگرتووەکان و ئەم پرۆگرامە لەسەر ئەمە کار دەکا کە قوتابیانی ئەمریکی بۆ هەرێمە کوردیەکان بنێرێ و قوتابیانی کورد بۆ ناو ئەمریکا بێنێ کار دەکەین. بەڵام هەروەک باسم کرد ئەمە هەوڵێکە کە ئێمە دەیدەن هەم نیازمان بە ساپۆرت و بە یارمەتی زانکۆکانی ئەمریکی و دەوڵەتی ئەمریکا هەیە و هەمیش بە بڕوای من تا ڕادێکی یەکجار زۆر پێویستیمان بە یارمەتی هەرێمە کوردیەکانیش هەیە. چەند توانیتانە پەیوەندی دروستکەن لەگەڵ ئەو ناوەندە کوردیانە کەسە لە واشنگتۆن چالاکە نۆگوتان ڕەنگەزات لەسەر سیاست چالا بگەین لەوانە با بڵێن نوێنەرایەتی هەرێمی کوردستان هیچ پەیوەندیتان لەگەڵەوانە بۆ پرۆژەکانتان؟ بڵێ من هەر پێش ئەمڕۆ دوێنێ من لەگەڵ نوێنەری هەرێمی کوردستان لە واشنگتۆن چاپێکەوتنێکی باشمان هەبووە و قەولی داوە کە یارمەتی ئێمە بدا لە بواری فەرهەنگی و لە بواری زمانی و ئەدەبیەوە. بە بڕوای من ئێستا کارێک کە دەکردرێ ئێمە لە ئەمریکا سێدانە یالەتمان هەیە کە کوردەکان لەوێ دەژین، یەکیان واتە تێنێسیە، یەکیان لە دیسیش واتە خەڵکێکی کورد هەیە و لە سندیاگۆ و لە داڵاسیش کوردەکان لەوێ هەنە. بەڵام وەک باسم کرد بەداخەوە کارێکی ئەو تۆی نەکراوە بۆ وێنە لە نەشویل تێنێسی زیاتر لە بینی 15 تا 20 هزار کورد هەیە و هیچ گونە بەشێکی کوردیمان نییە. بەڵام لە هەمان کاتدا من شارێکم پێشکدێکە ئەم لەم شارەدا کەمتر لە 457 دانە عەرەب هەیە. ئەم کەسانە توانیوانە زمانی عەرەبی بێنە ناو هایسکوڵەکان، بێنە ناو دەبیرستانەکان و خوێندنگایەکان. بەڵام بۆ شارێک وەک شاری نەشویل تەنەسی کە 15,000 تا 20,000 نەفرە ئێستا و کارەنە ئەنجام نەدراوە. زۆربەی ئەو کەسانێک کە هاتوونی ئێرە واتە ئێمە پیان دەڵێن هێرەتیچ سپیکەر، ئەو کەسانەی کە تقریبا کەمێک کوردی دەزانن چونکە دایک و باوکیان لە ماڵ قسە دەکەن بە کوردی، ئەوانە کەم ئەگەر ئەو نسلە کاریان لەسەر نەکرێت نسلی دووەم هیچ گونە پەیوەندێکی ئەو توی لەگەڵ زمان و ئەدەبی کوردی نامێنێتەوە. جا بەڵێ ئەمە لەسەر چەندین بژار کار دەکەن لەم بوارەوە لەسەر چەندین پرۆژە کار دەکەین، نەکتەنیا من یەک دوو نەفەری تریش هەنە لێرە. دکتۆر حەیدەریکە لەو ڕێگانەی کە وڵاتانی بیانی لە ئەمریکادا لۆبی دەکەن وەرگێڕانی کتێبەکان و نووسراوەکانیانە لە کولتوریان یا تەنانەت با بڵێن سفارشدانی وتارە بە ڕۆژنامە گەورەکان
چەند مامۆستەکانی کورد لێرە لەوانە جەنابتان چالاک بوون بۆ ئەوە کە چ ڕۆمان چ شعر چه هزری کوردی بە شێوازی ئەوانەی کە بڵاو دەبێتەوە لە هەرێمی کوردستان و لە پارچەکانی کوردستان وەربگەرنەوە بە ئینگلیسی و ئەمە بکەن بە شێوازێک بۆ پەیوەندی لەگەڵ میدیاکانیشدا بۆ ئەوە کە ئەو دەلاخە کە دەڵێن ئەبێ لە ئەمریکایەکان بکرێتەوە بەرامبەر بە کورد بیکەنەوە. تا جێگای کە من ئاگام لێ بێکارێکی ئەو توی نەکراوە بەڵام یەک دوودانە مامۆستا لە زانکۆی ئەمریکی لە سلەیمانیە ئەوە دەستیان پێ کردووە بۆ وێنە تازگی چەندانە بەرهەمی شێرکۆ بێ کەس وەرجێراوەتە سەر زمانی ئینگلیسی بەڵام ئەو کارانێکی ئێمە ئەنجام بدەن یەکێک لە پرۆژەکانی ئێمە کاری لەسەر دەکەین هەر ئەوەیە من لەم کۆتایانەدا تقریبن 14 تا 15 دانە غەزەل و قەسیدەی مامۆستا مەلای جیزێری و ئەحمەدی خانی وەرجێراوەتە سەر زمانی ئینگلیسی چەند نەفرێکی تریش هەنە لە ئەمریکا کە سەبارەت بە کورد بۆ خەڵکی ئەمریکی دەنووسن و لە ڕۆژنامەکانی ئەمریکیدا بڵاوی دەکەنەوە ئەمانە بەڵام زۆربەی هەرە زۆریان واتە لە سەدی هەشتا یانەوەدی تەنیا بابەتی سیاست و ئەم زۆرەشتانەیە بەڵام ئێمە هەوڵ دەدەین کە کەمێکیش بابەتی کولتوری و شێعر و ئەدەب و ئەم زۆرەشتانە بخینە ناوی چونکە بەداخە وەک باسم کرد ئەوەیە کە کورد لە ناو ئەمریکادا وەک نەتەوەیەک نەناسێنراوە زیاتر وەک میلیشایەک ناسێنراوە کە بەڵێ پێشمەرگەی هەیە بەڵێ شەڕۆڤانی ژنی هەیە بەڵێ زۆر ئازانە لە شەڕکردن لە دژی داعشدا بەڵێ کەیسێکی مێژووییان هەیە کە بێدەوڵەتن واتە بە وێنەی یەکێک لە گەورەترین نەتەوەکانی دنیا کە دەوڵەتیان نییە هاتوونە ناساندرن بەڵام زۆربەی و کەسانێکە لە ئەمریکا سەبارەت بە ئەمانە دەزانێت هیچ سەبارەت بە مێژووی کورد نازانن کە بەڵێ کورد مێژوویەکی درێژی هەیە زمان و ئەدەب و کولتوری خۆی هەیە کە جیاوازە لە فارسەکان جیاوازە لە عەرەبەکان جیاوازە لە تورکەکان و ئەمانە ژارایەکن کە کاری زۆر دەبێت لەسەر بکردێ و ئەمە بنۆبەی خۆمان ئەمە لەسەر ئەم بوارانە زیاتر کار دەکەین. دکتۆر حەیدەری خزری مامۆستا یاریدەر لە زانکۆی ئیندیانا زۆر سپاس بۆ ئامادەبوونتان لەم توێژەدا. زۆر سپاس بۆ ئێوەش سپاسان دەکەم.